باز لە ئەکەم بەرزبوونەوەی ئاستی بەنداوەکانەکەین لە هەرێم و کەزانین کە لە ماوەکانی ڕابردووە یاخۆ لە مانگی ڕابردووە بەشێکی باش یاخۆ ڕێژەیەکی باش بارانباری کەمە کاریگەری لەسەر تەواوی بەنداوەکان یاخۆ سەر چاوئاوەکانی هەرێمی کوردستان دروست کرده بوو. بەڵێ بەراورد بە ساڵانی ڕابردووە خۆ ئاماژە پێ ئەم ساڵ باران باشتر باری بوو بە هیوان لە داهاتووشدا بارانی کە بارێ و جارێشتا بەبەریەوە ماوە دەڵێن. بەڵێ ئێمە بە شوەیەکی گشتی باس لە بەرزبوونەوەی ئاستی ئاوی بەنداوەکانەکەین لە هەرێمی کوردستانە بۆی کە بزانیت تا چەند ڕێژەی بارانی پێویست باریوە لە هەرێمی کوردستانە و کاریگەری هەبووە لەسەر سەرچاو ئاوەکانی هەرێمی کوردستان یاخود بەنداوەکان بە هەمان شێوە بۆ بەستا میوانداری زۆر بەڕێز عەبدولقادرمان کردووە کە بەڕێزیان شارەزای بواری ئاو و ڕاستەوخۆ لە دووهۆبکەوە لەگەڵمان نابن. کاک عەبدوڵڵا سڵاو لەبێت، بەیانیت باش، سپاس بۆ ئامادەبوونت. کاک عەبدوڵڵا بەیانیت باش. سپاس بانی باش سپاس زۆر سپاس. کاک عەبدوڵڵا بە شێوەیەکی گشتی با بزانین ئەو بارانەی کە باریوە لە ماوەکانی ڕابردووە ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر سەرچاو ئاویەکانی هەرێمی کوردستان و هەروەها بەنداوەکان بە شێوەیەکی گشتی. بەڵێ دەربارەی بارانبارینی کوردستان یادەبەش بووە سەر سێ زۆنێت بارانبارینێک شوانە 150 ملیم حتا 250 ملیمە دەبەرە گەرمیانە دیسانێ 400 حتا 600 ملیمە دەبەرین تیاییە و دەبەرین هەینێت و باران مسوگەر نزیکی 1000 ملیم لێت باریتن. خوشبەختانە کوردستانی ئەفساڵە باران گەلێکت باش بارینە gelek şwan bendava yekbûme heyn nêzîkî sî û tiştek bendavan e li Kurdistanê zorbey wana jî serrêj bûyne ew bendavê germiyan menteqa şwan menteqayê ku bendavek wan serrêj bûne helwestanê dihokê jî bendavê xenis û bêdûhê serrêj bûne gelek şwana xweşbextan e ku aveka zor ya baranê hat girin lê duha jî lafa peyda bûne دیانت خو هەبوونە. بەڵێ کاک عەبدوڵڵا تا چەند گرنگە حکوومەتی هەرێم گرنگی زیاتر بە بەنداو بدات و لە داهاتوودا بەنداوی زیاتر دروست بکرێت بۆ گلدانەوەی ئاو بە شێوەیەکی گشتی. بەڵێ دەربارەی بەنداوە gelek گرنگە حکوومەتە هەرێمێ یەخستیەت بەرنامەی خۆدا نێزیکی هەژدە بەنداوێت ماهێک و کەتینە کاری شوانە حفل هەردێرێ پێنج شوان لە سلێمانیە دو شوان چوار شوانە دهۆکێدانە هەندێکیشی دەبەرە گەرمیان و ئیدارێن سەربەخۆنە ئەوە گرنگیەکە گەلێک ئامازنە ئەو ئاواک و بارانە تێتن بیدەمیدا مە چه کار یعنی پێنینە لێ بێتە خەزمکردن و بێتە ئەمبارکردن ئەوە پێنگاوەکە گەلێکە باشە هەم دەشرافاوە دەبەرین کوردستانی پارێزیتن و هەم دەبی دەسامانێکی gelekî girêng ku em bişên reftarê gelda bikin. باشە کاک عەبدوڵڵا وەکە زانین کە بەڵێ وەکە زانین لە هەرێمی کوردستانە ساڵانە بارانێکی زۆر باشە بارێت لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستانە بارانی باشە بارێت و لە هەندێک ناوچەش بەفرە بارێت وە تەنانەت لە هەندێک پارێزگای هەرێمی کوردستانە بینین کە لافاو دروستە بێت. ئێمە تا چەند توانیمانە کە سوود لەم بارانە وەربگرین یاخۆت سوودی لە وەرگیراوە لە هەرێمی کوردستانە؟ سەبارەت کوردستانی ساڵانە نزیکی 47 میلیارد متر مکعب ئاوێ هەنە ji vê jî 17 milyar metre mekabet avê hikûmet istifadeyê dikin li kertên pêşesazî û îdarî û hevdî tenha 30 milyar metre mekabet avê heder diçin. Temena dikin salane em bişên ew 30 milyar metre mekabet avê ku heder ji destê Kurdistanê diçin em bişên istifadeyê bikin. Bajêrek wekî yani rûbarek ku rûbarê Dicle salane 21 milyar metre mekabet avê xala sinoriya bajêrê Mîsil ji ber destê me diçin ew jî samanekî gelekî giring e eger em xwelê bikîne xuda dişên wekû çawanê reftarê digel bikên wekû petrolê dê geleka mifa bidin. Çunku ew bendavê li Kurdistanê heyn 30 sedê davînkirina stratejîya ava Iraqê hemiyê davîn diketin. Ev jî pêngaveke geleka mezin. بەڵێ
کاک عەبدوڵڵا بەپێی ئەو زانیاریانەی لای تۆ هەیە زیاتر ئاو لە چ بەنداوێک گلدراوەتەوە بە شێوەیەکی بەرچاو یاخود کە بارانی زۆر کاریگەری هەبوو بۆ ئەوەی ئاوێکی زۆر گل بدرێتەوە؟ هر سه بنداوت استراتژیین کوردستان دوکان و دربندی خان و دهوک اوتانی نزدیک کو سرج ببن اول پنگا و گلک آباشه چونکو گدان آوه ادبان بنداوادا رژه کا گلک آباشه اول بنداوندی کو مامناوان دن بچی که نزدیکی ملیار که کمتر آوه خلقن اوتانی گلک شکونه سرج بونه اگر هاتو حکومت هرمی فتر بنداوا بیخت کاری یانجی کار سر گلک بنداویدی بیکتن ام دشین یا آواز زیده واج بردست مچیتن فتر انبار بکین و استفاده جه بکین بو دم پیجدن. باشا جیاواز لەوەی کە ئەم بارانبارین و بەفربارینی کە لە هەرێمی کوردستانە لە وەرزیستان و هەروەها وەرزەکانی دیکە شابارێت کاریگەری لەسەر بژانەوەی سەرچاو ئاویەکان و هەروەها بەنداوەکان هەبوو بە شێوەیەکی گشتی بەڕێستان وەکو پسپۆڕێکی بواری ئاو تا چەند ئەم بارانبارینە کاریگەری لەسەر کەرتی کوشت و کاڵی شەبێت. بله گەلێک جیهانا کارتێکردنێک بەرچاو هەیە لێ ئەم بێژین کۆلبێدی مای کێلباژێرە مەباژێرە دهۆکێ ئەفرافا پەیدا بوونە کارتێکردنێکە گەلێکە خراپ لوان چێت و ڕەخوڕێن ڕیبارێ هشکاڕۆیە دهۆکێدا چێ بوونە و گەلێک دەڤەرێن کشت و کاڵی زەرەرمەند بوونە بۆچی چونکو شێوەیەکە مەزن ئاوێکی وەختێکی کێمدا درواسی وانجهن کشتو کاڵی بیتن اگر هاتو بنداف هبن بێگاوی کنترۆلەکە باش هەبیتن چونکو موسمی زستانی دا چه کشتو کاڵ بەرناهێتەکردنێ یعنی چه بەرهەم کشتو کاڵینینن چیتا وەرزی هاوینێ بۆ هەندێکی پێتەویە ئاوا بارانە و یا بەفرێ بهێتە کنترۆلکردن و بهێتە ئەمبارکردن دا بشین لە وەرزی هاوینێ بۆ کارتێ کشتو کاڵی بشێوەیەکی درست و تەندروست بهێتە کارینان. بەڵێ کاک عەبدوڵڵا وەک ئاشکرایە پرسی ئاو یەکێکە لە پرسە گرنگەکان لە تەواوی جیهاندا. پرسیارەکەم لێرەدا ئەوەیە حکوومەتی عێراق بەردەوام نیگەرانی خۆی دەربڕیەوە بۆ حکوومەتی ئێران و تەنانەت حکوومەتی تورکیاش کە وەک پێویست بەشە ئاوی دابین نەکردو بۆ حکوومەتی عێراق و دانوستانەکانیش لەو بارەوە لە نێوان لێپرسراوانی باڵای بەغداد و تاران و ئەنقەرە بەردەوامە. هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵ تا چەند جەخت دەکاتەوە لەوەی کە ئەویش پێویستە بەشە ئاوی خۆی بۆ دابین بکرێت؟ بەڵێ. بله سبارت پرسا آویل جهانی به اف ساله دروشم یو این سازیت یو این آب و آشتیه آب و آشتی به تبکار اینانه اما ایک شوان دروشمه که روزا 22 سه کل بیتا روزا جهانی آوه یو این اف دروشمه بلند کریه لی مخابن اف دولت دوروبر چونکو ریبارد من ریبارد سنو برن ترکیه پشتی که بنده و علیسو آوا کری و همی پروژه کو گریدای پروژینگا اما کارتێکردنێک گەلک ئەمازن سەر دیجلە فراتێت کردن کارتێکردنێک ئەمازن العراق و سوریە کردن باراکوری العراق کردن ji bo vê jî em yani em ba çaverêtên şnûkê ve hicra ku barê jîngehê de peyda bitin sebaret ew çin ku Afrikê me lê her wesanê Îran jî sercemê 46 ریبارنا 46 ریبار ریروک وانید گوهرتین و وناکتن آبای در باسی کردستان و عراق بیتن اوجی مخالف شوان رکفتن جهانی و درباره ریبار سنوربر بودن چون نزدیک 263 ریبار دنیای دا سنوربرن سنور گلک ولاسات برن جوابه هیچ رکفتنه که نف دولتی نیه و آوه دست نشان بگردن کنی هر حسا هر ولاتی چنده اف مشاکلات آبی شنده پیدا دبن ایران جی و ترکیه جی و بخو وخو جانب خدا کارتی نیتن ام تمنا دکن چون ما بین کردستان و ترکیه پترج 10 میلیارد دلار سالانه تجارت هیا ما بین ما و ایران جی نزدیکی 5 میلیارد پتر تجارت هي ام تمنا ذكين حكومات هرمي حكومات بغدادي ملف آبی و ملف که گرین البانتان و صندن تجاری ید بازرگانی کار بینیتن و داخازا حس خویا
ساڵانە شوێ ئاوا سنۆربەر بکەن. بەڵێ کاک عەبدوڵڵا، با بگەڕێنەوە سەر بەنداوەکان. ڕێکخراوەکەتان و تەنانەت ڕێکخراوەکانی تریش تا چەند پێشنیارتان هەیە یاخود توێژینەوەتان کردووە بۆ ئەوەی پێشکەشی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانی بکەن بۆ ئەوەی لە داهاتوودا بەندای دیکە دروست بکرێ وەکو ڕێکخراوەکەتان؟ بەڵێ بەڵێ وەکو ڕێکخراوەمە مە پرۆژەیەکی بەرچاو ئەوە 6 ساڵان تدا کارێ دەکەین ئەو جهێن و گرێدایی ئەو جهێن و بەرهەڤن بۆ بەنداف لێ بهێنە ئاواکردنێ سنووری کوردستانی شێوەیەکی گشتی سروشتی کوردستانی gelekî berheve û hikûmet bişêtin mefay eşwan wê cografiyê bibînîtin û bişêtin bendavê zêdetir çi turabî bin çi stratejî bin bişêtin îstîfadê jê biketin. Med vî buwarî da tujîneyek ya amade kirî û daya layanên peywendîdar ku em me bûwandiyar kiriye ev cihê tenê milaem in ku bişên ji bo mustaqbelî bo ayîndeyê em bişên mifayş ava Kurdistanê bibînin befr û baranê Kurdistanê bibînin. باشە کاک عەبدوڵڵا جیاواز لەوانەی کە باسمان کرد ئەگە باس لە گۆڕانکاریەکانی کەشوها بکەینەوە کە زانین کە گۆڕانکاریەکانی کەشوها لە ئێستادا بابەتێکی جیهانیە و هەموو جیهان باسی لێوەکە و لە عێراق و هەرێمی کوردستانیش بگومان بەدەر نییە لەم بابەتە گۆڕانکاریەکانی کەشوها عێراق و هەرێمی کوردستانیشی گرتوێتەوە هەر لە دیداری سلێمانی کە لە چەند ڕۆژی ڕابردووە ئەنجام درا تەورێک لە سەرەکانی خۆ پانێڵێک تایبەت بوو بە گۆڕانکاریەکانی کەشوها لە هەرێمی کوردستان و هەروەها لە عێراقیش بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین کە گۆڕانکاریەکانی کەشوها بۆچی بە شێوەیەکی گشتی عێراقیان گرتوێتەوە و هەرێمی کوردستان لەکوێ گۆڕانکاریەکانی کەشوهەوادایە؟ بەڵێ نسبەت گۆڕانکارین گەشت و هەوایدا عێراقیش دەولەتە پێنجەیە متەزەرر بە گۆڕانکارین گەشت و هەوایدا هەموو ساڵێ نەتەوەنی گرتی کۆنفرانسێکی gelekî mezin encam da ser گۆڕانکارین ser climate change ev sala bînê COP29 dê yan Azerbaycanê eger wazê misaet bîtin yan jî dê Almanya hêtekirî heyva 11 bihêtin. Wevdekîş hikûmeta Herêma Kurdistanê müşterekê digel hikûmeta Iraqê bejdar bîtin vî konferansî da em temena dikeyin em bişên wekû rêkxiraw jî me bejdarî têda kir ba gelek projeyê tên em bişên ku mifayî têda werbîtin. باشە کاک عەبدوڵڵا کەواتە بە شێوەیەکی گشتی ئەو دیاردە و کارەساتە سروشتیانی کە بۆی گۆڕانکاریەکانی کەشوها دروستە بن کامانەن و مرۆڤ تا چەند دەستی هەیە لە دروستبوونی گۆڕانکاریەکانی کەشوها هەم لە کەمبوون هەم لە زیادبوونی گۆڕانکاریەکان؟ بەڵێ ئەو دەوڵەتین و پتر پیشەسازینە ئەو بنە هۆکارێک و پلا گەرماتیە دنیایش 1.5 سیلیزی پتر لێبێتن ئەگەر هاتوو ئەف پلە گەشتە دوو ینی 1.2 گەشتە دوو پلە گەرماتیە ئەردی وی دەمیدا نزیکی 2 مترە ئاوا دنیایە یا دەریایان بلندت بیتن و gelek وڵات gelek bajêr mîna Basra mîna Eskenderiye ev tenê معرضم بن آب بن نزیکی 1.5 میلیون متر مکعب تشکاتی دنیایش دست دادن اوهمی گۆڕانکارینە و یعنی گۆڕانکارینە اوهی بنا سبب هندی هجره که مازن پیدا ببیتن اقتصاد دنیای بتر تێگەیشت. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز عەبدوڵڵا عەبدولقادر شارەزای بواری ئاو سپاس بۆی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە بوویت وا کۆمەڵێک زانیاری زۆر فەیداین. سپاس دەکەین. سەرکەوتوو بن.